ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی مەحەمەنووریتان لێبێ. یاخسەمەریش نەیتوانی باڵەکانی یەکێتی کۆبکاتەوە. ئەمە قسەی نووسەرێکە. ئای یەکێتی وەک حیزبێکی سیاسی هەناسەی ململانێ و کێبڕچەی ماوە لەسەر گۆڕەپانی سیاسی. دۆخی یەکێتی لە دۆخێکی ئاساییدایە یان لە دۆخێکدایە پڕە لە قەیران و هەڵبەز و دابەس. ئایا سیستەمی بەڕێوەبردن لە ناو یەکێتیدا بەرەو بنەماڵەیی جێبەجێ دەکات یان هاوسەرۆشی؟ ململانەکانی یەکێتی ئەم حیزبە ڕوبەڕووی ئینشقاق و لێکترازانێکی ناوخۆیی دەکاتەوە یان دەتوانێت بەرگەی بەرکەوتنەکان بگرێت؟ یەکێتی بەرەو شوێ؟ بەرەو بچووکبوونەوە یان بەرەو گەورەبوون؟ یەکێتی لەم دۆخەدا دەتوانێت کۆنگرە ببەستێ یان قەت ناوێرێ خۆی لە حکایەتی کۆنگرە بدات؟ لە ئێستادا پاش 40 ساڵ یەکێتی کێ دەیبا بەڕێوە؟ 40 ساڵی ڕابردوو مێژۆکەیەتی ئایا دەتوانێت بەرگەی زەمن و ئایندەش بگرێ وەک حیزبێکی سیاسی یان لە ئەگەری هەڵوەشاندنەوەدایە؟ توانیش شۆڕشێک هەڵبژیرسێنێ بە ناوی شۆڕشی نوێی گەلەکەمان و ئێستاش 40 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر ئەو کاروانە دوور و درێژەیە پێش یاخسەمەر جەنابی مامجلال هەموو ئاراجیاوازەکانی لە هۆڵێکا کۆکردەوە. بۆیە کۆکردنەوەی ئەو ڕائجیاوازانی ناوێکی نیشتیمانی کوردستان بەڕێی من نەهێندە قورسە چێوە ڕەش بێ قەت کۆنە بنەوە بەیەکەوە و دوو شێو بن لە یەک نەدەن نەگەیشتۆتە ئەو دەرەجەشی کە هەڤاڵان وانە باش ئەگەر چێوە ڕەش نەبن و نەگەنە ئەو نەتیجەیە بۆ تا ئێستا پاش چەندینمان ئەم کێبڕچیانە هاتۆتە ماڵپەڕی میدیاکانەوە لە هەموو شوێنەکایمە دەبزانین یەکێتی لە دۆخێکی خراپی ململانی ناخۆیدایە بوو. یەکێتی بوو بەڵام ئەم مەرحەلەشی تێپەڕان یەکێتی نیشتیمانی کوردستان لەبیرتان نەچێ تەنها حیزبی سەرکردایەتی خەڵک سەرکردایەتی نییە، یەکێتی ڕێکخراوی خەڵکە لە دۆخێکی ئارامە ململانێ ماوە ڕاوبۆچوون هەیە بەڵام بە تەکید هەنگاوی یەکەم دەسی کەواتە یاخسەمەر کۆیکردنەوەیان لێکتی یاخسەمەر پێش یاخسەمەر کۆیکردنەوە. ئەی بۆ لە یاخسەمەر ئەم نووسەرە لە دەڵێ یاخسەمەریش نەیتوانی باڵەکان کۆبکاتەوە بە دەلیلی ئەوەی هیچ یەکێک لە سەرکردەکانی یەکێتی وتاری نەبوو. بەڕێی من مەسەلەکەی یادەکەی یاخسەمەر عیلاقەی بەوە نەبوو وتار هەبێ ئەم باڵانە یەکەگرنەوە یا وتار نەبێ یەک ناگرنەوە. بەڕێی من یادەکەی یاخسەمەر وا قسەی لەسەرکراوە تەقلیدی نەبێ وەکو جارەکانی تر. دۆخی یەکێتی لە دۆخێکی ئارامدایە یاخود لە دۆخێکی شپرزە و ململانێدایە تۆژەری سیاسی؟ سەرتا زۆر سوپاس. دیارە بێگومان هەمومان ئومێدی ئەومان دەخواست من نەکرد بۆ یەکێتی ئومێدیۆم دەخواست کە هەموو کوردستان لەبارێکی سەقام گیرا بۆیە دووربوونیە لە شەڕ دووربوونیە لە ئاژاوە دووربوونیە لە هەندێک ململانێک کە توانای گەلەکەمان و نەتەوەکەمان کە مەفروزە لە پێناوی کۆمەڵێشتی گەورە و لە پێناوی سەربەخۆی تەواوەتیە بخرێتە کارەوە لە پێناوی هەندێک ململانی بچووکی ناوخۆییە سەرف نەکرا. بێگومان یەکێتی نیشتیمانیش وەکو هەر حیزب و ڕێکخرا و دەستە و گروپێکی کە بەرهەمی ئەم واقعە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و کەلتوری کۆمەلگای کوردەواریە و یەکێتی لەو بارودۆخی کە پێی هاتووە یەکێتی هەر لە سەرتاوە بە کۆمەڵی ململانێ هاتووە ئەوە واقعەکە کە دروست بووە لە چەند ئاراستێکی جیاواز پێک هاتووە. ڕاستە مەسەلەن مامجلال توانوێتی ئەو ئاراستە جیاوازانە یەک بخادوەیەکیان بگرێتەوە بە تایبەتی کاریزمای مامجلال ئەو قودرەت و ئەو توانایی هەبوو کە تەنانەت ئەگەر جیاوازی گەورەش هەبێ لە سایەی کاریزمای ئەو لە سایەی دەسڵاتی ئەو ململانیان لە ڕابردووە دەرنەکەوتون. من پێم وایە ململانەکان تا ئەو قۆناغی کە قۆناغی مامجلالەکە بەداخەوە ئێستا تەندروستی خراپەوە لە ڕووی سیاسی ئەو دەورەی ڕەنگە نەمابێ تا ئەو قۆناغی کە مامجلال توانای کاری سیاسی هەبوو بەجددی ململانەکان بەو شێوەیە دەرنەکەوتن ئەگەر جار پەرشک و بڵاوی ڕوویداوە بەم لاو بەو لاو تەکەت لوانە ڕوویداوە. بەڵام من پێم وایە لە دوای ئەوەی کە مامجلال بەداخەوە کە تووشی ئەو نەخۆشیە بووە گەشتە قۆناغێک من پێم وایە ئەوە لە سەرزاری بەرپرسە یەکەمینەکانی یەکێتیەوە کە ململانی ناو یەکێتی بڵێ ململانی سەخت هەیە ململانی دەسڵاتە هەرێکەوێ بەلای خۆیان ڕای بچێشەیە. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە مەسەلەن جەنابەت کە ئێستا ئەوەی دەبینی ڕەنگە یەکێتی یەکێک بێ لەو حیزبانی سەردەمی ململانێ گەورەکانی کاتێکە مەترسی لە دەروی لەسەرە بێ
ڕەنگە لە ناو کۆبێتەوە ململانەکانی ناوخۆی بە زیینوی ئەیڵێتەوە بەڵام ڕەنگە بەرامبەر بە دەروی خۆیان لە ئاماژە داوە کە ئەم حیزب ئەوەی هێشتوێتەوە مەساڵە هێشتوێتەوە نا مەساڵح بە تەچید مەساڵی هێچەکە لەوەی کە نەگەرەوە حیزب بەڵکو زۆربەی دەسەڵاتەکان ێڵێتەوە مامۆستا تا ئێستا ئەم گوتارەی کە پێشکەشی کرد گوتارێکی ئەمە ناساندنێکی یەکێتی و بەڵام ئایا یەکێتی دۆخی ململانی خۆی تێپەڕاندووە وەکو توێژەرێکی پێم وایە یەکێتی کاتێ ئەتوانێت دۆخی ململانی خۆی تێپەڕێنێ یەکێتی لە بارودۆخی کایە ئەبێت دان بە هەندێشتا بنێ یەکێتی نیشتیمانی هەتاکو ئێسەش لەوەی کە لە یاخسەمەر و لە دوێنێ هەمومان دەزانین کە مامجلال پیاوێکە کەسمان ئەوە کەس نییە کە نقولی لە گەورەی بێ بەڵام ئەبێدان بۆ دابنێ کە ئێستا مامجلال بەداخێکی زۆرەوە کە مامجلالی سکرتێری یەکێتی و مامجلالی ئەوەی کە یەکێتی بەڕێوە بە ئەو مامجلالە بەداخەوە ئێستا توانای سیاسەتی نەماوە لە دوای مامجلالیش بە تەئکید ئەوەی بینین لە ماوەی وابزانم ساڵێکە ئەمڕۆ کە ئومێد ئەەکەین کە بەرهەمی هەبێ بۆ یەکەم جار مەکتەبی سیاسی یەکێتی کۆ بووە وەسەرکردایەتی کۆ نەبووە بۆیە هەتاکو ئەو جملەیەش با بڵێم بابسیارەکەی بکە مامۆستا تو وەکو توێژەرێک گەر حیزبێک زندوو نەبێ ململانەی تێ ئەکەوێ ئەگەر حیزبێک زوندو نەبێ ئارای جیاواز هەیە حەزەکەم وەک توێژەرێک بەڵێ با من عەرزی جەناب بکەم لەسەر ئاستی دنیا چەند شێوازێک لە حیزب هەیە ئێستا لە ئەوروپاوانە بەڕاستی حیزب تۆتە شێوەی نادیویانەوە و کۆمەڵی خەڵکی کەم هەن و خەڵک لە سەر شێوەی دەنگدان لەگەڵ حیزبا بێ ئەکرێ مەسەلەن ئێمەش وها بیری لێ بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کە سیستەمی حیزب سیستەمێکی تەقلیدی دامەزراوەیەکی تەقلیدیە هەر بەڕاستیەکەیەک لە بنەماکانی حیزب ئەوەیە کە بەڕاستی ئەبێ حیزب دیسپلین و ئەبێ سنتەری هەبێ ئەبێ مرکزی قراری هەیە یەکێتی مرکزی قراری نەماوە یەکێتی ئێستا مرکزی قراری نەماوە نەماوە دیسپلین ناڵێم بۆ چونکە بەشێکی زۆر لەسەرەوە خۆی یەکێتی با واقعێک بڵێن یەکێتی حیزبێکە جەنابی کاک وەسا ڕەسوڵ ئەوەی شتێکی وت با ئەو قسەیەشم تاوەکەم یەکێتی لە ڕووی جەماوەر و لە ڕووی ڕێکخستن و لە ڕووی پێشمەرگەوە من پێم وایە لەو حیزبانی کە حیزبێکی بتەوە یەکێتی لە دوای جەنابی مامجلال کێشەی بەڕێوەبردننی هەیە کێشەی سەرکردایەتی بەڵام سیارەکە منەوە دۆخی یەکێتی لە ئێستا لە دۆخێکی قەیراناویدایە بەڵێ ئەوە قسەی منە لە قسەکانی کاک دکتۆر بەرهەم و لە قسەی و برادرانی کەشکە نەخێرتەی نەپەڕانەوە دەکەی تێپەڕێنێ تێپەڕێنێ تێپەڕێنەکە ئەوەیە کە ئەو برادرانی لەسەرەوەن بە تایبەتی ئەو سێ بەشە یەک مەجال ئەگەر ئەو سێ کەسێک کە لەسەرەوان ئەو سیانی کە سێ تەکەتولەکان ئەگەر بەڕاستیەکەی لێبوردەیان هەبێت لەوە تێبگەن کە ئەوان دەتوانن ئەوەی مەسەلەن جەنابی کاک کۆسەت و کاک بەرهەم و هێرۆخانەگەرمانەی یەکگرتوو بن من پێم وایە دەتوانن مستەقبەلی حیزبەکان گەورە ئەم حیزبە ئێستا لە دوای مامجلالەوە دەبن بەڕێوە لە قسەکانی مامۆستا عەتایەوا دەرکەوت من ناڵم سێ باڵ من ئەڵێم سێ ئارای جیاواز سێ بۆ چوون هەیە لە ناوی ئەو کەسانە هەرو سێ کەسەش نین ڕەنگە خەڵکی تریش هەبێ ڕەئی هەبێ ڕێی زۆر جیاوازە لەوەی کە سێ کەس بە زەقی ئەبیندرێ هەر سێکشان تێکۆشەری گەورەی ئەم حیزبن و من پێم وایە دەگەنە یەکتر و ئەم مەرحەلەش تێئەپەڕێنن هەنگاوی یەکەم باشە ئەم مەرحەلەیە بێتاکاتێکا باز لەوە دەکرێت ئەم مەرحەلەیە بە ئاسانی تێ ناپەڕێن مامۆستا عەتاقەراغی وەکو توێژەرێکی سیاسی ئاماژەی بۆدا لە دوای غیابی مامجلال لە پۆستی سکرتێری یەشێتی نەیتوانیەوە دۆخی ئاسایی خۆی بێتەوە سەر دۆخی ئاسایی خۆی ئەزانی کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان من باسم کرد 40 ساڵ پێش ئێستا بەم باڵە ناکۆکانەی ئێوە باسی دەکەن ئێوە ناوێنێن باڵ بەڵام ئەوە ڕێی جیاواز بووە هاتووە شتێکی تازە دروست بووە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی خۆی لە دروستبوونیە حیزبە تەقلیدیەکانی بڕیوە بە نەوەیەکی تر هاتۆتە ساحەکەوە ئێستاش کە ئەم ڕێی جیاوازانە لە ماوەی ئەم 40 ساڵە لە هیچ کاروانی لە هیچ محەتێک لە محەتەکانە لە یەکێتی دابڕاو نەبووە لە زمانی مانی مامجلالش زۆر باشە کاکە لە زمانی بوونی مامجلالش کە سکرتێری ئەم حیزبە بووە ئینشقاقات هەبوو جیابوونەوەش هەبوو ئارای جیاوازیش هەبووە و تەکەتولاتیش هەبووە ئێستاش هەیە کاروانەکەی دادێش هەیە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا قابلی ئەوە نییە لە یەکدا بڕێ قابلی ئەوەیە بەرەو یەک بچێتەوە زۆر باشە مامۆستا عەتا بینە سەر واقع ئەمرەکە نینە سەر ئەم گوتارە ئەمە یەشێتی واقعی ئەمری یەشێتی لە هەڵبەز و دابەزدا یاخود ئەم وەکو کاک وەسا ڕەسوڵ نەخێر لە قۆناغێکی باشی خۆی دایەتی ئەفرە بێ سێری ئەوە بکەین بەڕاستیەکەی ئێمە توانین لە دووڕەوە سێری واقعی هەر حیزب بکەین یەکێتی نیشتیمانی کە من ئومێد مەکرد ئێستا بچووکترین کێشەی نەبایوەکو هێزێکی کاریگەر کە دەوری کاریگەری بینیوەوە ئێستا ئەی گەورەترین کێشەی هەیە کێشەکان ئێستا لە ڕوویەوە مەسەلەن پاراستنی بەشێکی زۆری سنوورەکانی کوردستان لە ئەستوی پێشمەرگەکانی بەڵام تۆ ئاماژەت بە شتێک گاوە ئاماژە بۆداوە کە یەکێتی بەشێکی زۆری دەست هەندێک حیزب نەیهێشتووە ئەم حیزبە بچووک بێتەوە بکەوێ
مەبەست لە چی یعنی نەک من وامتم من پێم وایە لە ئێستادا و لە پێشتریش نەک کەوتنی حیزبێکی گەورەی وەکو یەکێتی من پێم وایە کەوتنی بچووکترین حیزب کەوتنی تاکە ئەندامێک ئەتوانێت دووری هەبێت لە کۆمەلگای کوردەواری ئێمە ڕۆشتنی یان شکستی ئەو کەسێ زیانە بۆ کۆمەلگای یەک قەوسم بیت یەکێتی نیشتمانی کوردستان لە بیرتان نەچێ چەند فاکتەرێکی گرنگ هەیە ناهێڵێ بکەوێت یەکیان فاکتەری ئایدیالیسی مەم جەلالەتیای ئەمێنێتەوە بۆ سەدان ساڵی کەش دەمێنێتەوە یەکیانش ئەم جەماوەرە بەرفراوانە گەورەیە کە هی یەکێتیە ئەمە نە ئەم سەرکردە دروستی کردووەنەوە یەک خاڵم ماوە یەک خاڵم ماوە یەکیانش ئەم هێزە پێشمەرگە تۆکمەیە کە مامۆ سەعەدا ئیشارەتی پێدا ئەوە لە بەرەی جەنگ ئەم سێ چوار فاکتەرە گرینگە بۆ یەکێتی بمێنێتەوە ئەمە ئەم سێ چوار فاکتەرە ئەساسیەکان چین کە حیزبێکی هێشتوتەوە لە ئینشقاق ئەوەی کە پێشتون هێزی پێشمەرگە یەکێتی هێشتوەتەوە هەر بە ڕاستێکەوەیەکە لەوانە بوونی جەماوەرێک لە خوارەوە دەوری کاریگەری هەیە بوونی مێژوویەکە یەکێتی بە چەند هەزارێک شەهیدی هەیە کەوانش دەوری کاریگەریان هەیە و هەر فشاری پێشمەرگە دیێرینەکان ئەگەر مەجارم دیکاکە هەمە بۆ بتوانین قسەکانمان بکەین چونکە ئەوە پێشمەرگە دیێرینەکان ئەو خەبات جێرانەی کە بەشی زۆریان کێسە بینین لە بەردەم مەکتەبی سیاسیەوە دەوری هەبوو لەوەی بەڵامەچی بەڵام اینجا ڕۆڵی دەرەوە ئەوانش دەوری هەیە بەڕاستەکەی ناتوانین خۆمان بپارێزین لەوەی کە دەوروبەر و دەوڵەتانی دەوروبەرەوە دەوری هەیە دەوری ناوخۆی کوردستان دەبێت دەوری ئیجابی هەبێت من پێم وایە ئەگەر وەها سەیری ئەو بکەن کە کوردستان یەکێکی یەکگرتووە ئەبێ پارتیش دەوری هەبێت لەوەی کە هەوڵدا ئەگەر درز لە ناو یەکێتیا هەبێت زیاتر درزەکان بچووکتر بێتەوە ئەبێ گۆڕان هەوڵدا درزەکان بچووک بکاتەوە ئەوەی یەکێک لە کۆمێتەکان باز لەوە دەکات کە تۆ لە یەکێک لە نووسنگان ئاماژە دۆدا یەکێک لەوانەی کە نێشتۆ دزەکانی یەکێتی بەرەو گەورەی بڕوا پارتیە پارتیش ڕەنگە لەوە دەوری هەبوو بێ بۆ نمونە لە کاتی دروستبوونی حکومەتە بەڕاستەکەی کاگوەسا پێکەن بەڵام هەر لە دروستبوونی حیزبێکەیە منافسی منە لە دەنگدان لە هەڵبژاردن لە حکومڕانی لە کوردستانە نایە من بهێڵێتەوە لە کاتی دروستبوونی حکومەتی هەرێمی کوردستان مەسەڵەن پارتی دەیتوانین لەگەڵ لایەنان حکومەت بەڵام ئەوەندە چاوەڕوانی کرد هەتاکو ئەخیر جارەکەی هەمان دەزانین یەکێتی و گۆڕان بلبلانی دنیان هەبوو کێبێ بەس جێگری حکومەت و کێبێ بەسەرێکی پەرلەمان ئەوە بەڕاستیەکەی ئەوە واقعەکە کە ئەبێ کاتە لە دوای یەکێتی پارتی بەشدار بۆ لەوەی کە یەکێتی بێڵێتەوە لە ناو معادلەی سیاسی هەموو هۆکارەکە نییە بەڵام بۆ یەکێک لە هۆکارەکان هۆکاری سەبەب بڵم بۆچی بێ پارتی وا بکە ئەم ڕوبەری کە بینی ڕوبەری ئەو ساسەوزە پارتی لێرە دەسڵاتێکی نیێ و نفوزێکیشی نییە گۆڕان هەتاکو ێستا نەبوو بۆ نفوزەی کە بتوانێت لێرە حکومداری بکە و خەڵک بەڕێوە بە لەبەرەوە ئەگەر یەکێتی تووشی شکست بێ بەڕاستەکەی ئەم ناوچەیە بێ بەناوچەی فەراغێکی داری و سیاسی پارتی زۆر یەکێتی خۆشەوێ یان گۆڕان زۆر یەکێتی خۆشەوێ بەڵام واقعەکەی لە کوردستان ئەبێ دانی پیا بدەین هەتاکو ئێستا یەکێتی یەکێک لەو هێزانی کە لەشان بشان لەگەڵ پارتیا بەشداری پاراستن و بەڕێوەبردنی کوردستان باشە زۆر چاکە من پرسیارێک لە تۆکەم وەڵامی ئەو پرسیارم بەرەوە یەکێتی بەرەو چۆڕەوە وەکو یەکێتی قسەمەکە یەکێک لە کۆمنتەکان باسی وەکو دو مامۆستا وەکو یەکێتی قسەکە وەکو توێژەرێکی سیاسی یەکێتی بەرەو چووە طبعا ئەگەر بێت و لایەنە با بڵێ ناوێنی ناکۆک ناڕێک ئەوانی کە ڕای جیاوازیان هەیە لە ناو یەکێتی ئەگەر توانای ئەوەیان هەبێ بیر لە بەرژەوەندی حیزبەکان بکەنەوە لە ناو خۆیان ڕێبکەون و تەبێ دان بۆ دابنێن کە قۆناغی مام جەلال کاوە بۆ ئەو حیزبەیە دەبێ مرکزی قەراریە بێ ئەگەر بتوانین مرکزی قەرار بۆ خۆیان دروستکەنەوەیش بۆیە کە لەم خاڵە ڕادەگرم زۆر گرنگەمەوە بۆ ئەگەر نەیانتوانی زۆر گرنگە لە سەرما ئەبێ ئەوە بزانن کە قۆناغی مام جەلال تێپەڕیوە بیر لە ناوەندێکی مرکز بکەنەوە مە دوو نقطە مامۆستا عەتا قەراغی یەک قۆناغی مام جەلال وەکو جەسەد تێپەڕیوە وەکو ئایدیا یەکێکە لەوانەی ئێستاش خەڵک بە بۆنی مارکسەوە ئەژێ لە وڵاتەکەی ئێمەیە لە شوێنێکی تر لە شوێنی چۆن ئایدیا جیاوازە ئایدیا ئەڕوا ئایدیا ئەو بایەتیژێتی ئەپەڕێودێ و بە ناو مێشتی هەموو ئینسانەکانە درێژ دەبێتەوە لەسەر مەسلەی ئایدای ماوەتەوە مامۆستا یەکێکە لە فاکتەرەکان فاکتەرەکان تۆ بۆ باشە لەسەر زۆر باشە وەڵامە دەبێت بۆ ئەوە بە کورتی باسی ئایدای کرد وەڵامی بیتەوە مامۆستا ئاخر ئەوە ئەگەر قوربان ئێمە یەکێتی حیزبێکی سۆشیال دیموکراتان باش من ئەوەی کە بەلامەوە ئیزدیواجێتە لە ناو یەکێتی نیشتیمانی هەتاکو یاسەش من ڕێزی زۆرم هەیە منەوە بە کاک کۆسەت و بە کاک بەرهەم و بە کاک بەرفەتاح لەگەڵ هەموو ئەو برا خۆشەویستانی سەرۆباسم کردووە یعنی تۆ واقعەکەت هەیە لە ناو ئەوە بەڕاستیەکەی ئەبێ ئیعتراف بە تەمەن بکەی
مامجلال ڕاستە و مەسلەی ئایدیا لە مەجای فکرا لەسەر شتێکی ئەمە شتێکی مثالێتە تەمەنی مامجلال چاوێک ئەوم کۆشتەی کردووە و قۆناغی مامجلال تەواو بووە من پێم وایە ئەگەر مامجلال بەحاڵ وەکو کاک محەممەد جوابزان لە گفتوگویەکەڵێ ئەگەر بیتوانێت دووڕستە بڵێ هەموو کێشەکانی ئێمە حەلە بوو مامجلال قۆناغی سیاسی مامجلال تەواو بووە بەڵام ئەو برادەر بەڕێزانی لەسەر کردایەتی یەکێتیان لەبەرەوەی پێم وایە خۆشیان بەباشی ڕەنگە لەوە تێبگەن کە ناتوان ئەو ئەرکە گەورەی مامجلال بگرنە ئەستووە و وەکو هەر حیزبێکی تەقلیدی وەکو هەر حیزبێکی کە لە شەرتی ئەو سەدا ئەوەیە هەتاکو ئێستا لە سەر ڕابردوو دەژیەچێتی مامجلال ئێستا بەداخەوە بەڵام مامجلال وەکو جەستە وەکو ئیدارە وەکو عەقلی سیاسی بووە بە ڕابردوو بووە بە ڕابردوو ئەوە نەبێتن بەڵام پێم سەیرە لە نێچێتی لەسەر ڕابردوو دەژە ڕابردوو گەورەیە درەوشاوەیە بەدەیان هزار گەنج ئێستاتەی دیەچێت لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئیداری شەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە داهێنان بووە یەکێتی بووە لە هەڵبژاردنەکانە بە سینجی فراوانی چۆتە مۆزوعەکانەوە یەکێتی بووە ئینشقاقی قبول کردووە یەکێتی بووە بە بێش مشکیلە گەورەترین باڵی لێجیا بۆتەوە بۆ بە بزوتنەوەی گۆڕان ئەستن لە زۆنی سەوزا کێشەنە نراوەتەوە بە جۆرەوەی چێ ئەمە لە شەرقی ئەوسەتەکان حیزبەیەوەندە بە ئاسانی لێکبوونەوەی کردبێ لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی بۆ باسم کرد ئەوە نییە هەر تۆ باسی ڕابردوو من پێشمەرگەی تازەم لە چاوبرا ڕەفیقەکانمەوە ئەوە تەواقیادی منتیقەیەکەکەم کەواتە یەکێتی گەنجی ئاوێتە کردو لەگەڵ ڕابردووە یانی یەکێتی بەس لەسەر خەباتە مەسەرەن ئیسام شەڕی داعش یەکێتی نیشتیمانی کوردستان بە قورسترین دابەزین بە هەموو سەرکردەکانی و لە مەیدانی جەنگان کەواتە یەکێتی لەگە تازەگەرایەتەکەش باش دەڕوە لە پەرلەمانە فراکسیۆنێکمانەیە کاکە فراکسیۆنێک لێ وەرگم بۆچی لە یەکێتی لەسەر ڕابردووەژی یەکێتی لەبەر ئەوەی ئێستا مامجلال بۆ بە ڕابردوو یەکێتی ناتوانێت بڕارێک بدا بۆ ئایندە وەڵامتانێ بۆی من پێم وایە مامجلال جارێ ڕابردوو نیە مامجلال جارێ خۆشی لە حیاتا ماوە لە ڕووی جەسەدیەوە بەڵام لە ڕووی سیاسیش و ئایدیەکانی دەڕوا لەبەرەوە تۆ کاری ئایدی قوربانیەوە حیزبێکی سۆشیال دیموکراتن ئێوە باسی ئەلمانیەتەکەن ئێوە باسی ئەوە دەکەن بەڵام ئایدیا شتێکی میسالی ئێوە ئەومان کام فەیلسوفی سۆشیال دیموکراتیە لە دنیاە ئێستا ما بێ لە ژیانە نەنا هەر کەسێک خۆ کاکە گیان تۆ وایە تۆ فکرە فەلسەفەیە فکرایە کارەکاری قوربان ئەوە باشە لەسەر هەموو خاوەن بیرە تۆ من یەکشت لە جەناب تەپرسم ئەوەی کە ئێستا مەسەلەن بەو ئایدیایی کە مامجلال لە شۆڕژێڕی و لەوە پێشکەشی کردو ئەوە ئایا ئێستا ئەو سەرکردایەتی یەکێتی بە تەواتی پەیڕەوی ئەو بنەمایانەکەن کە مامجلال دایناوە ئەبێ بیکەن نەنا ئەیکەن ئەبێت جار ئەیکەن گاگە ئەوەشی نەیکە وردە تێ ئەگا کە مامجلال کەوتن خواست بووە مامجلال باسی چەپکە گوڵەکە کە پێم بڵێ ئێستا سیاسەت و استراتیژی چەپکە گوڵەکە لە ناو یەکێتی نیشتیمانیە کامەیە ئەگەر هەر کەسێ سەیری دانیشتنەکەی پێری کردبێ کە بەداخەوە لە کاتێکا کە جەنابی مامجلال لەسەرەوە دانیشتووە کە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بە دووریز یەکسەر بۆ دەرەکەوێت کێوکێ پەیوەندیان باشە لە دانیشتنەکە و کێوکێ پەیوەندیان خراپە ئەگەر یەکێک بە چاوی دیقەت سیر بکە کە لە خوار دانیشتووە فلان و فلان کە لەو دانیشتنە بووم کە سەیریەوەکەی چێوکێ بە یەک و دانیشتووە ئەزان ئەمە بۆ خۆی جێگەی ئەسەفە بەڵام ئەمە واقعە و من لەگەڵەوەشم کاکە حەمە پێشتر لێ پرسین ئایا تەجاوازێمەکەن کاتێ تەجاوازێمەکەن ئەگەر ئەم برادرانەی کە دەور و کاریگەریەکیان هەیە لە ناو مەکتەبی سیاسی یەکێتیە بیر لەوە بکەنەوە تێیپەڕێنن بەم نەفەس بەم عەقڵەتی ئێستا ئەبەدەن ناتوانن تێیپەڕێنن و لە بەردەمیش چۆن تێیپەڕێنن یەکەم خاڵ چۆن یەکەم خاڵ ئەبێ ئەو برادرانی کە لە مەکتەبی سیاسین لەسەر ئەوە ڕێ بکەون کە کامیان لە هەمویان گونجاوترە دەبێت سکرتێر هەڵبژێرن دەبێت بڕیاردەر هەڵبژێرن ئەوە بەڕاستیەکەی دەبێ ئەو حیزبەیە شێوەی ئێستا هەمومان لە کاکۆسەر گوێمان لێبووە لە کاک بەرهەم گوێمان لێبووە لە زۆربەی کاکەکانی کە گوێمان لێبووە زۆربەی کادرانیش قسەکەن یەکێک باسیەوە کەس نازانێ دارایی یەکێتی چۆنە کەس نازانێ ئیدارە یەکێتی چۆنە کەس نازانێ ئیعلامی یەکێتی چۆنە تۆ خۆت لە ئیعلامی یەکێتی بووی ئەمانە هەمووشمان نزانین کە چۆنە ڕابەڕێوە ئەگەر ئەم حیزبە بۆ ئەوەی بێوێ کە خۆی بەڕێوە بە ئەبێ شێوەیەک لە مؤسساتی دامەزرێن شێوەی مؤسساتیش بەڕاستیەکەی بە شێوەی تەکەتل و فلان لەگەڵ فلانایە فلان لەگەڵ فلانایە فلان ئەوەکە بۆ شێوەیە ناڕابەڕێوە پێویستی بۆ یەکەم مرکزی قەراری هەبێ مرکزی قەراریش بۆ بێ کە بە ئەسەفێکی زۆرتان بنێ بۆ کە قۆناغی مامجلال تەواو بۆ پێویستی بۆ سکرتێر هەڵبژێرێ پێویستی بۆیە کە ئەم حیزبە پێویستی بەوەیە کە خۆی زیینوو بکاتەوە زیینوو نابێتەوە بەوەی کە بەداخەوە بەشی زۆری سەرکردایەتی و مەکتەبی سیاسیەکەی قۆناغێکی تێپەڕانەوە بەڕاستیەکەی هی ئەوەیە کە گۆڕانکاری تا بکرێت باشە دەبێت دان بۆدا بنێن کە ئەمان لە قسەکانی مامۆستا عەتایە قۆناغی مامجلال تێپەڕیوە قۆناغێکی تازە دەست پێکەن ئەم
مرکزی بڕیاری یەکێتیە بێ قرار بە یەکێ ئەم حیزبە بەرێ بەڕێوە بەم کاتە ناتوانن ئەو نمونەی هێنایەوەڵی ئێستا چەپکە گوڵەکەن ئێستا هەڵگوڵەوە بۆ یەکێکە ئەزانی کاکە ئێمە کۆنگرەمان هەیە کۆنگرەمان کردووە لە ڕابردووە کۆنگرێکمان کردو سەرکردایەتێک هەڵبژێردراوە نام سەرکردایەتیش مەکتەب سیاسیەک هەڵبژێردراوە نام مەکتەب سیاسیش دوو جێگر هەڵبژێردراوە جێگری یەکەم هەیە و جێگری دووەم هەیە و پیاوی شەهم بوونە لە درێژایی تەمەنی خەباتیانە و لەناو ئەم حیزبەی ئێمەشە ژن هاتۆتە پێشەوە هەشت ئەندازی ژن هەیە ژن لە مەکتەبی سیاسیە مافی ئەوەی هەیە ژنش کە نیوەی کۆمەلگاکەشمان نیوەیەکێتیش هەرج ڕەنگە ژن بێگە زیاتریش نەبێ هەندە جەمامجەرا لە دایکشمان زۆر باشمان ژنە کەواتە ژنیش قابلی ئەوەی هەیە بڕیار بەدەست بێ پیاوش قابلی هەیە بڕیار بەدەست بێ لە مێچێتیە تا کۆنگرا بەڕێی من لەم ئەم کۆبوونەوەی ئەم ڕۆکراوە هەنگاوی یەکەمە بۆ تێپەڕاندنی گرفتەکانی ناویەکێتی لە داهاتووە لە کۆبوونەوەی کاتێپەڕە بێ نه لە چەند کۆبوونەوەیکی ترە بەڵام یەکێک لە پرسیارە ئەساسیەکان کە تۆ وەڵامدا بێ قۆناغێکی تازە دەست پێ بکە قۆناغی دروستکردنی کەسێک بۆ ئەم حیزبەکە ڕابەرایەتی بکە هەموو شتەکان بە تەقلیدی لەسەر کەسێکە کۆنەکەینەوە ئێمە لیجانمان هەیە پێشتر لیجانمان دروست کردو بۆ هەموو گرفتانەی مامۆستا عتا باسی زۆر باشە من ئێمەلای تۆ ئێمەلای تۆ بەڵام زۆر باشە ئەم کۆبوونەوەی گرینگە اعتراف بە راپۆرتی هەموو ئەم لە جانانە کراوە کەواتە ئەم جانانە بەرەو موەسسە بوو زۆر باشە بەڵام تا ئێستا ئێوە حیزبێکن لەسەر ڕابردوو دەژین نەتانتوانی و هەنگاو بنێن بەرەو داهاتوو ئەمە لە قسەکانی توێژەیەکی سیاسی کە مامۆستا عەتا قەراغیە دەرکەوت بەڵام پاش و چانێکی کورد وەڵامی ئەو پرسیارم بەرەو پاش و چانێکی کورد و دێنەوە بۆلاتان دووبارە سڵاو کاک وەسان ڕەسوول بەر لە وچانەکە منەوە پرسیارم لە تۆ کرد کە یەکێتی تا ئێستا حیزبێکە لە قسەکانی عەتا قەراغی توێژەری سیاسی و ڕووناکبیر دەرکەوت کە حیزبێکە لەسەر ڕابردوو دەژین نەیتوانیوە تەجاوزی ئێستا بکەوە بەرەو ئایندا ئەزانی هەموو حیزبێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گرنگی زۆر ئەدە هەموو ئینسانێکش گرنگی ئەدا بە مێژووی خۆی ئینسانێک لە مێژووی خۆی تەمەشا بکە ئەمجا دەتوانێت بۆ ئێستا بۆ ئایندەی خۆی بڕوانێ یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سەربەرز و شانازی بە ڕابردووەکەیەوە کات چکە بەڕاستی لە ڕابردووە نەکەمی کردووە گەڵێ نە درەنگی هاتووە زیادی کردووە بۆیە ئەم ڕابردوو ئەمەندە خەرمانەکەی گەورەیە لە بیرکردنی ئەستەمە بەڵام بەپێی بۆچوونی هەموو فەیلسوفە سیاسیەکانی دنیا کە لەسەر پارتی سیاسی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسەیان هەیە و قسەیان کردووە بچن بیخوێنەوە دەکرێت لەسەر ئەم ڕابردووە بەردەوام دەکرێت ئەم ڕابردووە تێکەڵکەین ئاوێتە بکەین بە ئێستا بە ئایندا ئەمەش چۆن یەکێک لە قسەکانی مامۆستا کە باسی کرد ئەمە بەهێنانە پێشەوەی جارێکی تر هەندێک کوڕی خوێنی تازەیە گەنجە لە ناو ئەم سەرکردایەتی ئێمە لە ناو کادیرەکانی وەسەد لە جێگاکان یەکێتی بۆ ئەمە هەنگاوی باشی باشە وەڵامی ئەوەی قۆناغی سیاسیەکی تازە دەست پێ بکە قۆناغی دوای مامجەلال لە قسەکانی کاگاتایە قۆناغی دوای مامجەلال دەستی پێ کردووە لە یەکێتیە قۆناغی دوای مامجەلال لەوە ساڵێکە مامجەلال لە ڕووی قەراراتەوە نەخۆشە جەسەدیەن خۆ ئەم حیزبڕا نەوەستاوە جەدەلیتایە مناقەشێتیایە دوو جێگری هەیە و مەکتەبی سیاسی بابە زۆر باشە منەوە پرسیار لە تۆ دەکەمەوە چی یەکێتی دەبا بڕێەوە وەکو ڕووناکبیر لە دەرەوەی سوورەکە بینی ئەوەی کە ئاشکرایە بەڕاستیەکەی یەکێتی هەتاکو ئێستا ئەوەی من پێشم وتون بۆ برادرانە بەشێکی زۆری ئەوەی کە هێرۆخانە سەیەکێتی با بەڕێوە و زۆربەی قەرارەکان و زۆربەی ئەوەی کە بە ئاشکرا دیارە ڕاستە دوو جێگرەکەی جەنابی مامجەلال هەن بەڵام قەراراتی حیزبەکە و بڕیاراتی حیزبەکە من پێم وایە ئەوەی کە لە دەرەوە دەبین من نازانم بەتەواتی لە چۆنە بەڵام وەکو ئەوەی لە دەرەوە جەنابیش لە ناو خەڵکی هەشتێ هێرۆخان لە سەری ڕاستی نەبێت تاکو ێستا ئەڕوا بڕێوە نەمکان لا بدەن ئەم قسەیە لە ١٠٠ دەتوانم بەڵام 55 بۆ 60 هێرەوخان ئیشەکە لە مەکتەبی سیاسی بە بەردەوامی هەر کەسێک لە شوێنێکە موجود بێ کار زۆر ئەچێتە لای بەڵام نەخێر ئیشەکان هەمویان بە جەماعی دەیکەن دەستەی کارجێڕیش کارەکانەکە جێگرەکانش کارەکانەکە مەکتەبی سیاسی یەکێتی وادا بەش بۆ موەسساتەکەی وادا بەش بووە کارجێڕ ئیشی خۆی سیاسی مەفهوم عامەکەی حیزبەتی لەوە گەڕین لەناو کەسەکان گەڕین پرسیارەکەی من ئەوەیە لە ئێستادا یەکێتی ئەگەری بەرەو بچووکبوونەوە یا خوو بەرەو گەورە بوونە یەکێتی ئەوێرێ لەم دۆخەی خۆی دامە پرسیار یەکێکە ئەڵێ ئەوێرێ لەم دۆخەی خۆیدا خۆی با لە حکایەتی کۆنگرە یەکێتی وەکو من پێشتر عەرزم کردی ئەگەر بتوانن لەسەر ئەو برادرانە ڕێ بکەون و
ئاسانە ڕێکەوتن ئاسان بن پێم وایە ئاسان نییە ڕێکەوتن لەبەرەوەی هەر ئەوەش نییە کە ململانەکانی ناوە یەکێتی خۆی ململانی مەساڵح ململانەی تەکەتول ململانەی ئەملا ئەولا و هەرێمی و ڕەنگە نێودەوڵەتیش لەوە ململانی عێراقیش لەوە دەور ئەبینێ ئەمە ڕوویەتی بەڕاستیەکەی من یەکشت هەیە پێشتر نووسیمەوە ڕەنگە تۆ لە کتێبێژ ئەوەت کردووە لە ڕووی ئەو ئەرکە مێژوویەی کە لەسەر هەر حیزبێکە لە وڵاتێک لە کۆمەلگایەکە ئەرکەکە بەکوێ گەشتووە و ئەرکەکانی یەکێتی نیشتیمانی ئەوەی کە لە بەرنمەیە بۆ تا ئێستا چی کردو و ئایا چی ماوە لە ئایندەدا بیکە من پێم وایە ئەم شێوە تەقلیدی حیزب لە کوردستان و من هەمیشە کە باسی حیزبەکەم لە کوردستان هەر بەڕاستیەکەی پارتی لەوە دەرەکەم چونکە من پێشتر نووسی مۆزۆری شار ناخۆش بۆ من پارتی وەکو حیزب سیر ناکەم پارتی وەکو بنەماڵەیەک سیرەکەم و کۆمەڵێک خەڵکی زۆر یەک ڕوبەری فراوانیش مەساڵیحیان و زۆر شتیان هەیە لەوێ کۆبەتەوە بەڵام حیزبێکی وەکو یەکێتی کە کۆمەڵی ئارایی جۆرا و جۆر تایە کۆبەتەوە کۆمەڵی با بڵێن تەناقوز هەبووە لە ناویە حتا ئەو حیزبانی تریش کە لە دەوروبەرەکەمان هەبێ ئیسلامیەکانەوە بە گۆڕانیشەوە بەردەوام ڕەنگە دووریان نزیک هەمویان لە هەمان ئەو کێشانەی یەکێتیا بن بەڵام هەرێکە بە جۆرێ بۆیە من پێم وایە حیزبەکانی کوردستان تەنانەت بەوانەی ڕۆژهەڵاتیشەوە بە هەمویانەوە بە یەکێتیشەوە ئەگەر نتوانین استراتیژی کارکردنی خۆیان و بەرنامی کارکردنی خۆیان بە ئاشکرا بگۆڕن بۆ ئامانجێکیکە بۆ ئامان ئەگەر یارمەتیم دەی کاگۆسا وەڵام بدەرەوە با من قسەکان بکەم یەکێتی هەتاکو ئێستا بەڕاستێکی یەکێک لەوانی وەکو کاگازا جوندیانیش لە وتارێک نووسیبی ئێستا باسی هەتا ئێستا بەرنامەیەکی ئاشکرای نییە بۆ ئایندا یەکێک لە کێشەکانی یەکێتی ئەوەی کە من پێم وایە وەکو ئەوەی کە هیگڵ باسەکە بەڕاستێکی ڕۆحێک تەسامی کردووە بەڵام لە شوێنێک ڕایەگری تووشی سەرکوتکرد نەبێ یەکێتی ئەوەی کە بەڕاستەکەی خەریکبوونی بە مەشاکیلەکانی ناوخۆ بە کێشەکانی ناوخۆوە هەناسەی بەرەو ئایندەی بەم شێوەی ئێستاگەر نتوانێت گۆڕان بەخۆی وەڵامم هەیە ئەمە بەڕاستی ئەوە عافە بە حەقی یەکێتی چونکە بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر هەناسەی کەم بوو بێتەوە ئێستا لە ئامەت نییە ئەگە هەناسەی کەم بوو بێتەوە ئێستا لە ناو کۆڵانەکانی ڕۆژهەڵات نییە ئەگەر هەناسەی کەم بوو بێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ساحەی عێراقی ئەم دەورە گەورەیە ناجێڕێ بەڕاستی من پێم سەیرە یعنی کەسێک کە بێ باس لەوە بکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەیەکی ئایدیای ڕۆشنی نییە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکێکی نەتەوایەتی گەورەی لەسەرە لەکوێ سەوسانەوە هەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ ئەمانە بە ئەمانە بەعەمەلی وەکو عەمەل وەکو عەمەل ئێستا وەفتی ئێمە وەفتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەمەدە بۆ هەڵبژاردنەکانیانە یەکێتی جێگایە مەساڵحی ئەوەی لەگە فڵان دەوروبەرە ئەمەی کردیانە قوربان ئەوە مەزایەدەی سیاسیە لێم ببوورە کەواڵێم ئەوە لە عیلمی سیاست کاتێک ناتوانانی کێشەکانی خۆت چارەسەر بکەیت لە ناوەوە بەملاو بەولا دەسە هاوێژی بۆی ئەمە ناوخۆی بەشارەکانی سنووری منی شەر مزایەدەی سیاسیە کە سەرکردەکانم دێنە مەیدان خۆیان بە کوشتە سەرکردەکانی پێشمەرگەکانی یەکێتی زیندوو پێشمەرگەکانی یەکێتی زیندوو پێشمەرگەکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەڕی کەرکووکە لە 150 لە مەیدان بووە ئەی ئەوانەیە کە قسەی زلەکەن لە پاڵ کەناڵەکانەوە و لە ڕۆژنامەکانە بۆیشان نایەنتەقێبکەن لە مەیدانە بۆ سەرکردایەتی یەکێتی لە ئەوروپا دانیشتووە تیاتی لە ئیسراحەتە بەڵام ئەوە شێخ جەعفەر و محمود سەنگاری و وەسار ڕەسوڵ کاکۆسرێتە بە سیحەتێکی خراپەوە بەڵام بەشێکی زۆری بۆ ئەنداخە مزایەدەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مزایەدەی سیاسی دەرچووە کردارە ئیشە عەقڵێکی ڕێڕەوی ڕاستەقینەی کۆمەڵگایە سەیریکە ئەمێ جوار وەڵامی ئەوەی ئامادە بدەمەوە هەمومان ێزانین من لە پێش هەموو 2000 ڕقم لەسەر لاپەڕەم لەسەر ناسیۆنالیزمی کوردی نووسیوە من حەزەکەم هەمومان حەزەکەین کە کورد لە تورکیا بگاتە لوتکە هەر بەڕاستیەکەی بەڵام واقعەکەیە کە ئەتوانین ئەوە بکەین ئەگەر بەهات ئێستا لە تەنیشتەوە کۆمەڵی ئێران کە عەبدوڵای موحتەدی لوێیە کە برایم عەلیزادەش لەوێیە دیموکراتیش ئەگەر بەهاتایە ئەوان ئێستا لە ئێرانە کە لە تەنیشتی ئێمەوە ئینتیخاباتێک باە لە جناب تەپرسم و ئازایان وەڵام بەرەوە یەکێتی نیشتیمانی دەیتوانی تەداخل بکات لە ئێرانە نەیتوانی باسی کتێک کات کە لە مەهابات لە ئوتێلێک ئاسووتێن هەیە ئەوە من حەز ناکەم بگاتە ئەوە مۆزوعێکی سیاسی نەبووە مۆزوعێکی جیاوازە قوربان ئەوەی ئامەد یەکەم بۆ یارمەتیدانیەوە نەچووە ئەوەی کە چوونەتە ئامەد بەڕاستی بە یەکێتی و بە گۆڕانیشەوە هەر بەڕاستیەکەی ئەوە ململانی نێوان یەکێتی و گۆڕانە لەگەڵ پارتی لەبەرەوەی پارتی لەگەڵ لاکەی کەیە
تۆژە بێ لەگەڵ لاکەی ئەمە بێوە دوور و نزیک چونکە بنەزانم کە تۆ حەز بە باڵای من نەکەی من هەرچی لە بەرکەم بڵێ پێم کاکەوانیە عملی نردووە بەعملی بۆ ئەو مزایدە ناردوتە بنەزانم ڕێک بکە ناوخۆی خۆت ڕێبکە ناوخۆی وڵاتەکە ڕێبکە ئیداری ئێرە باشکە وەزەکەی خۆت باشەکان تێکەڵ مەکە پرسیارەی ئەو ناوخۆ نەبوو پرسیارەکەی ئەم لە مەوزوعی ئەوە بوو یەکێتی وەستاوە تو ئەڵێ خنکاوە یەکێتی نەخنکاوە نەوەستاوە عکسەوە یەکێتی بەڕێی من ئێستا نەک بەڕێی من بەڕێی خەڵک بەڕێی ئەوەی کە دەبیندرێ ئەوەی کە دەبیندرێ من هەتا ئێسش پێم وایە یەکێتی بریتی بۆ لە مامجەلال ئەو قسەی ڕاستان بوونی یەکێتی بریتی بۆ لە مامجەلال کەسمان ئینکاری وانە بەڵام من پێم وایە بەم عەقڵەتی ئێستا و بەم استراتیژەی ئێستەوە لە دوای مامجەلال ناتوانن ئەو شێوەیەی کە مامجەلال یەکێتی بەڕێوە بردووە بەڕێوە بنوە ناتوانن تۆ سێری ئەوە بکە مەسەلەن لە ماوەی ساڵێکە ناتوانانی کۆبیتەوە ناتوانی یعنی لە ماوەی ساڵێکە ناتوانی بڕیار لەسەر شتێکی زۆر بچووک بدەیت باشە حزبێک نتوانێت بۆ خۆی بڕیار بدا کاکە حەمەتوە ئەمە ئەخر لە ڕووی منتیقەوە چۆن ئەتوانێت دەعمی حزبێک بکات لە ناو تورکیایەکە ئەوە کاکە یەکێتی بڕیاری داوە یەکێتی ڕانەوەستاوە لە بڕیارە گەڕابوەسای لە بڕیار لەم ساڵەیە دەوروبەرەکەمان ئەوەندە ناحەزن پێمان ئەمانی خینکان ناخریەوە بۆ نەزرەی ئامەردای مەسێری دەرەوەکە بۆ نەزرە سیر نەکەم کاکە بۆ سێری نەکەم ئەوانەی هاتوون دەستە خەنە ئەم حیزب و ئەو حیزبەوە لەم وڵاتەیە خۆ یەکێتی نیشتمانی کوردستان کە هەبووە خەڵک هەبووە معامەرەی لەسەرمان کردو ئەزاین خەڵک هەبووە قسەی خراپی بۆ کردوین خەڵکەیە بە بەردەوامی قەڵەمەکەی تیش کردو بۆ جانمان ئەزانین بۆ بەدەستی دەوروبەر حساب نەکەن ئەی باشە ئەی هەر لە ناو خودی یەکێتی تۆشی زانیت منیشی زانیت لە هەموو مەکتەبی سیاسی سەرکردایەتێکانیش سێ مەسوول لەگەڵ فلانی ئێرانی علاقەیانەیە دوان لەگەڵ ئەوەی عێراقی ئەی ئەوە یەکێتی نییە خۆی کە وای کردووە خەڵک دەست پێشێتە ناویەوە ئەزانی کاکەوازی ئەگە عیلاقاتی دیبلۆماسی حزبێک لەگەڵ هەر لایەنێکا بێ تەبیعیە دیبلۆماسیش نییە بەشێکی زۆری دیبلۆماسی نییە دیبلۆماسی ئەوەیە کە بە ئاشکرا وەفدێکی ئێرانی وەفدێکی تورکی وەفدێکی عێراقی دێت مەکتەبی سیاسی هەیە زمانی وەفدا سەردانی ئێرانی کردووە زمانی تاک و شخص و ئەمانە خۆشتی زانی قوربان ئەو خۆشتی زانی کە چەندی ئەوەی چۆن بە خۆمەزان و خۆ دەزانین لە زمانی وەفدا وەفدا حەز ناکەم مقابلەکە بەم ئاراستی بڕوا چونکە ئەنجا باشتێکە ئەسکە من حەزەکەم جۆلەوە ئەو جۆ لە برادە ڕاگەی لە زمانی وەفدا نەی هەر یەکێتیش و گۆڕانیش و پارتیش و ئیسلامیەکانیش و هەموو حزب ئێمە لە شەرقاژین شەرق قابلی ئەوەیە حرەکاتی دیبلۆماسی لەگە هەر وڵاتێکی دەوروبەرە بکەی بۆ پاراستنی سنوورەکەت بۆ پاراستنی بە مەساڵحی تایبەتەکانیش مەساڵحی شخصیش مەساڵحی شخصی و تایبەتی هەر کەسێک بیکە لە پای دەسەڵاتە خراپە زۆر باشە مامەسەعەتا بۆ یەکێتیدا ئەبڕێی لە حیزبەکانی تر هەموو حیزبەکانی تر خاوەنی کۆمەڵی تەناقوزات و ململانێ و سراحەتی خۆیانن کەواتە یەکێتی کاتێم سراعاتانی هاتوۆتە دەرەوە لە ماڵپەری میدیاکانە ئەمە بریتی نییە لەوەی کە ئەم حیزبە کراوەترە ئەم حیزبە باوەڕی بە ئازادی زیاتر هەیە لە ناو خۆیدا بۆیە ملوانەکانی هێناوەتە سەر ماڵپەڕی ڕۆژنامەکان بۆ یەک جارش بێ بازلەوە بکەن یەکێتی ئازادی زیاتر قوربان ئازادیەکەم کاتی خۆشی نووسیمە یەکێتی لە غێری زمینی سلێمانی باید ڕەنگە و ئازادیتیان نەبایە یەکێتی لە سلێمانی لەدایک بوو یەکێتی لە سلێمانی ژیاوە لە کەرکووک زۆر زیاتر لە کەرکووک ئێستش لە کەرکووک ڕەنگە ئەو ئازادیە نەبێت کە ئەوەی لە سلێم ئەو واقعی سلێمانی ئەوەشی کاگۆسا ئەوەشی کە لە کەرکووک و ئەوەی کە هاتوۆتە ئەم بەشی ئازادێکە ئازادی ناوخۆ حیزبەکەیەتی وای کردووە ئەوە حاڵەتێکی من سیاسیم حیزب قسە کە جانەگەرواش بکەین سەرەوە قڕاندی هەمومان بقڕێنین ئەمە چیمان پێ کە جاوە فەرقی چییە ئێستا من ڕێزی زۆرم بۆ قسەی جەنابەت هەیە لە دڵەوە پێم ناخۆشە کە عەزیەتی مامجەلالە دەن بەو شێوە ئەیبەن هەر بەڕاستیەکەی من پێم وایە هەروەکو ئەوە وایە کە خەڵکی کاڵێ سەرۆک و تێبێمەش بڵێن ئێوە هەتاکو ئێستا کە جەنابی مامجەلال کە بەداخەوتوانە هیچی نەماوە هەتاکو ئێستا ناتوانن یعنی متەشەبیسن بەوەی کە بەو شێوەیە بەداخێکی زۆرەوە کە بە ئەسەفەوەی بینی دڵت یعنی ئەوە بێ بەو شێوە ئەبێ بۆ ئەوەی ئیستیغلالی بوونی مامجەلال بکە یعنی معنای ئەوە ئەو سەرکردایە لە ژیانە خۆ چی بکەین مامجەلال یعنی معنایەوە ئەسەرکردایەتی ئەم حیزبێ لە خۆی ڕان نابینێ بەبێ بوونی مامجەلال یادی خۆی بکاتەوە لە خۆی ڕان نابینێ بەبێ بوونی مامجەلال کۆبوونەوەیەک بکە ئەخر بەڕاستی ئەمە ئەوەیە ئەگەر حیزبێک لەم حاڵەتا بێ ئایا بەڕاستیەکەی ئایندێکی گەشە یانە بێ بڕیار باشە ئەو مێژوە گەورەی
مام جەلال بۆ حیزبەکەتانی دروست کردو بۆ ناتوانن ئیستیغلالی کەن و ڕێک بن و کۆک بن بەتاکید نەکەر استقلالەکەین سمارشیەکەین کارشی لەسەرەکەین کۆکش دەبین لەسەری و ئیشی لەسەرەکەین وەک باسم کرد هەنگاوی یەکەم دەستی پێ کردووە کە هەنگاوی یەکەم دڵیان لەسەر ئەو مێژوە ئیشکەن ئەو مێژوەی مام جەلال ئیشکەن و ئیسیفادەی لێ بکەن و ببنە حیزبێکی ئەتوانین ئیشی لەسەر قوربان خۆی من بەداخەوە ئێستا خۆزگە مام جەلال تەندروستی بار چونکە تۆی زانی من لە ساڵی 2009 خۆی هەر بەڕاستیەکەی و من لە ڕۆژی دەی یانزەی ساڵی 1994 کە چەندمانێک بشەڕی ناوخۆ دەستی پێکرد بوو کە ئەو کاتە جەنابی کاگنەوشیروان جێگەری سکرتێری یەکێتی نیشتیمانی بوو لە مێزگردێکە هەموو کەس بینێتی من ئەو کاتە بە کاگنەوشیروان تۆ کە هەڵچوولەوە پێم تۆ یەکێتی ئەزمەی قیادەی هەیە دوای ئێوە پێشی چەند ساڵەکە 21 ساڵ پێش ئێستا من بەو پیاوام و تۆ ئێستا لە ئەرشیفی گەلی کوردستان ماوە خۆ بکە مام جەلال هیچی لێ نێ بەڵام ڕۆژی کە مام جەلال تووشی شتێکە بێ کەس نیە سەرکردایەتی یەکێتی بکە هەتا لەبەرەوەی نەخێر ئەم برادرانە نەیانتوانێت یەکێتی بەرەو چۆ یەکێتی ئەگەر بەم شێوەی ئێستیان کار بکەن و نەتوانن بڕیاری خۆیان بدەن ڕۆژ بە ڕۆژ بچووکترە بێتەوە و ڕۆژ تۆ بۆ ماڵی لە کاتێکە سەرکردایەتی حیزبەکە شتیوانە بچووک نابینەوە گەورە یعنی بۆچی تۆ ئەمڕاڵی بەوان کەوان لە کاتێک کاڵی ئێمە گەورە بوو یعنی تۆ ئەمڕ لە دەرەوە پیان هەڵبژاردن سەلماندوێتی گەورە سەلماندوێتی گەورە هەڵبژاردنیش هەڵبژاردننی سەلمانن نییە قوربان تۆ لە هەموو خەڵکە ئەو یادێش ئەتوانی پێم بڵی لە سلێمانی چەند کەس چوو بۆ یادە زۆر چووە ژمارە ئەو پاسانەی کە لە کەرکووکەوە کە جەنابەت لەوێیت چەند نەونەی ژمارە ئەو پاسانەیە کە لە سلێمانی کەرکووکەوە بە پێی معلوماتی من 400 زۆر باشەوە یەکێتی بەرەو گەورەبوون یەکێتی ئەگەر بەم شێوەیە ئێستا کار بکات ناتوانێت ئەم قۆناغە تێپەڕێنێ یەکێتی بەرەو گەورەبوونترە ڕۆ هیوادارم ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بوو سپاس.